حريرة آگر بارانا ئەم کات و هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێت خۆشەویستان ئازیزانی هەمیشەی بەرنامەی ژوانی هونەرمەندان خۆشحاڵین داڵقەیەم زاری بەرنامەکەشتان بەوە بەڕۆژ خۆشەوی شاد بینەوە گۆرانی و مۆسیقا ئەو دنیا جوانەیە کە ئێمە لە باوەشی جوانی و خۆشەویستی و محەبەتی ئەودا بۆ ساتێکیش بێزا نابین و هەمیشە هۆگر و خولیای ئەبین ژیان دوور لە مۆسیقا مانایەک نابەخشێت بەختەوەری بەرنامەکەمان ئەم جارە ڕوو لە شاری سلێمانی ئەکات و سەردانی یەکێک لەو هونەرمەندە هەزناسکە ئەکات کە لە ناو جیهانە پیرۆزەکەی هونەرداهژی ئەویش خاتو ئاڤان جەمالە بۆ ئێمە بەناوی خۆمان و ستافی بەرنامەکەمانەوە بەخانەتیشی کەم دەکەین ئاڤان زۆر سپاس خۆتان بخەوێن زۆر سپاس دەکەین ئاڤانخانێکم پرسیامەن ئەوەیە زۆربەی خەڵک لەوانەیە نەزانن ئاڤان جەمال لە چ دنیایەکدا هاتووتە بوو ئەگە سەرەتایەک لە خۆتەوە دەست پێ بکەیت سەرەتا من ناوم ئاڤان جەمال ئەحمەدە دەچی پەیمانگە بنێرەجوانەکانم بەشی شێوەکاری نەخواسە بەشی مۆسیقا ئێستا فەرمانبەرم لە وەزارەتی ڕۆشنبیری و ئەندامێکی هونەرمەندانی یەکگرتووی کوردستان بەڵێ چۆن هونەری گۆڕانیت هەڵبژات ئایا هەڵبژاردننی خۆتان بوو یان هەندێرێکە بوو لە ڕاستیا
هەڵبژاردننی هوەری مۆسیقا و گۆرانی بە سودفە بوو بە هەڵبژاردننی خۆم نەبوو بەویستی خۆم نەبوو دەبیدایەتەوە بەڵام جاتر شتەکە بوو بە سودفە و کە چوومە ناو پەیمانگای هونەرە جوانەکانە لێ یەکناسینێک بوو لەگەڵ من و بەشی مۆسیقایە هەر لێەوە لەگەڵ مامۆستایانی بەشی مۆسیقا و ئەو گروپەی کە لە بەشی مۆسیقای قەرانەکە لێەوە منیش ئەوانم ناسی و زیاتر کارم کرد لەگەڵیان. هەندێری یەکەم چی بوو لەو بارە؟ ڕاستەکەی ئێمە چەند جاریش باسم کردەوە بەڕێز بەرزانەوەها بوو گۆرانی بێژە ئەویش ئەو مامۆستان بوو لە مامۆستایوانی ئینگلیزیم بوو ئەو زۆر هەندەرم بووکەوەی بتوانم بچمە بەشی مۆسیقا و لێ گۆرانی بڵێم و بەشداری کارە هونەریەکانی مۆسیقا بکەم. خێزانەکەتان؟ خێزانەکەم بەڵێ دەستێکی دایکت باوکت براکانت؟ خێزانەکەم سەرەتا برا گەورەکەم زۆر هاویکاری کردم دواتر براکەی ترم و دواتر دایک و خوشکم و باوکم و هاوڕێکان و دواتریش هاوسەرەکەم. بەڵێ ئاڤاخان ئاشکرا زۆر لە گۆرانی بێژان ڕستکەی لاساییان گرتووە واتە هەنگاوی یەکەمە بە لاسایی هونەرمەندانی تر دەست پێەکەن ئەنجا بەرهەمی نوێی خۆیان تۆمارەکەن ئاڤان جەمال ئەم ڕستکەی گرتووە و بە بەرهەمی چێژ دەست پێکرد؟ سەرەتا من یەکەم بەرهەمی حەریرە بوو کە لە ئامادەکردنی بەڕێز کاک فەرات حەمە ساڵح بوو ئەم بەرهەمە بەرهەمێکی فۆلکلۆری بوو بەڕێز کاک سەڵاح مەجیدی شەمگوانی و تۆتەوانێ و دواتر هەر لە گروپی مۆسیقای فۆلکلۆرا کارمە کرد دواتر هاتوومەتە سەر ئەوەی کاری تایبەتی بەخۆم بکەم. بەڵێ کارەکانی زیاتر بابەتی فۆلکلۆریان پێوە دیارە ئەمە هۆی چییە؟ بە تایبەتی لە زۆربەی بەرهەمەکانتدا بەجوو کوردیەوە دیاری خۆی لە ڕاستیە ئێمە پێش هەموو شتێ ئێمە نەتەوەی کوردینانی کە تۆ کوردیش بووی کە تۆ ئیشێکەکەی تو دەرەکەویت و ئەوە لە زۆر شوێنە تۆ ئەناسیتەوە زیاتر بە جلوبەرگ و زمان و زۆر کللتوریە تۆ ئەناسیتەوە ئەو مادانی کە ئێمەش ئیشی تیاگەن هەڵبەتە خەڵک گوێی لێ بێ و ئەیبینێ ئەگەر تۆ جلوبەرگەکە و کوردی نەبێ هەج لێکتریش لەبەرکە لای خەڵک ئاسایە بەڵام جانتر وایە مادەمە میلەتی کوردین یعنی ڕەنگ و ڕۆی کوردی پۆشین نەخوازە جلوبەرگێکی تر. هۆناو ئاوازی بەرهەمەکانی زۆربەی هیچە؟ من زۆربەی ئەوە نییە من کەسێکی تایبەتێ بێ کە تەنها ئاوازم وەدانیان تەنها هەنراڵ بنووسێ کەسەکان دیاریکراونین هەر جار و کەسێکەوە جار و ئاوازتانەرێکە و ئەنی کەسی دیاریکراونیە بەر. چۆن دەڕوانیتە شاعر لە گۆرانیدا؟ شاعر نیوەی گۆرانیە بەڕاستی تۆ هۆنراوەی کە هەڵێ بژێری نیوەی گۆرانێکە و هۆنراوەکەیەتی ئەگەر هۆنراوەکە تا جوان بێ و تا بڵین هۆنراوەکە بابەتێک بێ کە خۆ باز لە بابەتێکە یاخود شەد نێتۆ هۆنراوەیەکی حڕکەی بە گۆرانی ئەتوانی بابەتێک باسکات یعنی هۆنراوەش بەشێکی گرنگی گۆرانیە. شاعر لە لای تۆ چی دەگەێنێ؟ شاعر کات و پێناسەیەک بۆ شاعر هەبێ لە لای تۆ؟ جا شاعر نازانم هەست پێناسەیەکی بۆ بکەی چکە زۆر واتە بەخشێت تۆ زۆر کات شعورێکە هەیە یاخود هەستێک هەیە یاخود ڕووداوێک لای خۆ ڕووراوە ئەگەر هۆنراوێک ببینی بەسە ئەو کاتێک خۆتە ینی باس بۆ کاتێک خۆکە یانێ هەستێکی زۆر جوانە لا دروستکە دوای کە تۆ هۆنراوەیەکە خوێن تۆ زۆر کات هەست لە شعوری خۆتەکە ئایا عاتفە بێ ئایا باس لە هەستی دایک بێ ئایا هەشت بابەتی بێ کە خۆت بۆ زروفای ڕۆشت بێتی یاخود ڕووداوێکی وا لێ ڕوویا بێ کە هۆنراوە لە سەڵ خوێن توانێت نازانم هەست بە ئەو کاتاکی کە ئەو شتە لێ ڕوویا یاخود تۆ حەز دەکەی ئەو شاعرانەی کە شعر دەڵێنێ زیاتر شعرەکانیان عاتفی بن یان شعرێکی کۆمەڵایەتی بن چۆن حەز دەکەی بۆ گۆرانەکانت چ شعرێک هەڵدەبژێری؟ وەڵڵاهی زیاتر حەزم لە هۆنراوی عاتفیە یعنی خۆم حەز دەکەم کە کاریشی تیاکەم چکە زۆربەی گەنجانی ئێستامان زۆربەی زۆیان عاشقن یعنی هەمویان حەز دەکەن گوێ لە گۆرانیەکی عاشق بگرن نەخوازە گوێ لە گۆرانیەک باس لە ڕووداوێکە یاخود باس لە کارەساتێکە یاخود باس لە کاریشی کۆمەڵایەتی بکە خۆی جوانە ئەگەر تۆ باز لە ڕووداوێک یاخود گوانێک بڵێ بۆ لەسەر بەسەر هاتێ یان ڕووداوێک ڕوویابێ یاخود کارەساتێ بەسەر هەز میلەتێک هاتبێ بەس ئەو بەس بۆ کات و بۆنەی خۆیەتی ئەو گۆرانیە ینی تۆ ناتوانێت گۆرانیە بەردەوام لێ بدرێ خەڵکیش بەردەوامکەی لێ بگرێ ئیلا لە کاتی دیاریکراوی خۆی گوێ لێ ینی پێویستە ئێمە بەڕاستی بیر لە چێژی گەنجانش بکەینەوە شت بۆ گەنجان ینی لە هەموو تۆ توانین لە هەموو بوارێکە تۆ گۆرانی بڵێیتێ بەڵام بەپێی کات و بەپێی بەڵێ بەڕای بەڕاستان بۆ نووسینی شعری گۆرانەکانت بۆ هەوڵ نەداوە نووسەرەکەی ژن بێت بێگومان زیاتر ئەتوانێت ناخی بەڕەستان و تێبگات وەکو ژنێ
ڕاستەکەی بەس زۆر کات شەد نییە ئیلا ژنەکە ناخی تۆسانێت شەد نییە ئیلا ئەگەر ژن نەبێ نازانێ ناخی تۆ چیتە زۆر کات تۆی وەکو ژنێک لە معاناتی ژندەکە بەڵێ شتێکی جوانت بۆ دروست بکات بالفعل بەڵام خۆ داوای لێ بکەیت ڕاستەکەی بەڵام من تا ئێستا کە کارم کردووە زۆربەی کات زۆربەی گۆرانیەکانم ئەو شعرانەی کە هەڵمام شاردووە زیاتر ئاوازدانەرەکە وێناوم ئەوە یەکەمین شتە دووەمینیشی خۆم ئەگەر پێم خۆشە ئێستاوە لەو گەڕانیشم بە دوای ئەوەی کە شعری جوانم دەست کرد لای خانمەکانی شەوێ من مشکلەم نییە بەس مهمەی شعرەکە خۆی جوان بێت و باز لە هەست و نستی خۆ بکە ینی من لەوانەیە حەزکەم گوانەیەک بڵێم بۆ کوڕەکەم ینی لەوانەیە ژنێک ئەوەی نەنووسی بێ گوانێک بۆ بڵێن شعرێ بنووسێ بۆ کوڕەکەی لەوانەیە شاعرێکی کاو نووسی بێتی ماخۆشە نییە ئیلا ئەو باس لە ناخی ژنێکە ئەو باس لە ناخی کارەکە مهمەی ئەوەی کە تۆ خۆت ئەتەوێت لەو شعرا بدۆزیتەوە بەڵام ئەگە داوا لە نووسەرەکەش بکەیت لە شاعرە ژنەکەش بکەوە توانێت شتێکت بۆ دروست بکات خۆ من خۆم پێم جوانترێکە گەر هۆنراوی ئافرەتێ بکەم بە گوانی بەڵام لە ڕاستیا خۆم کەمتر گەڕاوم بۆی ئەوە ئینسان ڕاستی بڵێ من کەمتر گەڕاوم بۆ هۆنراوی لای کارەکە دەگەڕێت و سیستێک لە خۆتا هەیە بێگومان خۆم ئەگەر بگەڕامایە هەڵبەتە لەوانێشتی زۆر جوانشم بدیایە و شتی جوانتریش لەوانی کە کردومە هەبوایە بەڵام ئێستا بۆ سێدێنەکەم خەریکی ئەو خۆم بە دوای هۆنراوە ئاگەڕم خۆم بە دوای هۆنراوە نووسەکانە ئاگەڕم کە کێ نووسێتی و کێ هۆنراوی جوانی نووسیوە و یعنی خۆم بە دوای شتەکان ئاگەڕێن ئێستا نەخوازە ئاوازدانێت ئاباقەن ئێستا بە باسی ئەو گۆرانی بکەین کە بە ناوی کوچە کوردانە بیرۆکەی ئەمە چۆن دروست بوو ئەگەر بە کورتی بۆمان باس بکەین ئەڵێ ئەس کچم کچە کوردانم ئەو بیرۆکەیە من سەرەتای چوونم بۆ تیپی هونەری میلی وەکو میوانێک بانگەشت کرام بۆ ئەو فرقەیە کە کار بکەم دوای هەموو ئیشەکان حازر کرابوو تەنها من مابوو ئیشم بۆ بکرێت بەڕاستی لەبەر کورتی و کەمی و کاتەکە نەیانەتوانی بەڕاستی ئیشەکەم بۆ دروستکەم دواتر خۆم ئەو مادەیە گوێم لێ گرتووە لە دەنگی کچێکەوانەگوانی بەژێکی هەزناسک بوو بەڵێ شهریوان ئەویش دەنگێکی زۆر جوان و ناسکی هەیە لە دەنگیەوە من گوێویستی بووم خۆم لەبەرم کرده بوو ترکە چوومەیە خۆم وتم حەزەکەم ئەو گۆرانی بڵێم مەگەریەوە هیچ بۆ من ناتوان ئامادەکە منە گۆرانی هەیە گوێ لێ بگرن خۆم بۆتان ئەڵێم و دوای ئێوە مەسخاتیمەوە ترکە گوێنە بوو زۆر زۆریان پێ باش بوو من لەوانەیە دوو گۆرانی مابوو لەیەک بڵێن مقامی گۆرانیکی بادینی تر و ئەو گۆرانی مابوو لێ کە دووشانم کرد بە یەکمادە دواتر بەڕێز مامۆستا خالی سەرکار ئەو ئیشی ئامادەکردنیوانەکەی گرتە ئەستۆ بۆی ئامادەکردم و لە تیپی هونەری نەخێت هێشتا سۆرانیتیانە بوو بەس مقامێکی بادینی و گوانەکەش هەر بادینی و دوای ئەوەش کۆتایەکە شەخیتانەکەش یەکگوانێکی بادینی تر بوو هەستێکی خۆمیان بووم لێک و دوای مامۆستا خالی سەرکار ئەو بۆی ئامادەکردنەوەنێ لە تیپی هونەری میلی سەر بۆزایەتی ڕۆشنبیری داوەزینێ بیرۆکەی کلیپەکە لە گوندەکەیاتەوە بیرۆکەی کلیپەکە خۆی دواتر دوای 2 ساڵ بەڕێز کاک عارف ڕژدی کە ئەو کاتە لە تەلەڤیزیۆنی یەکێتی کاریە کرد بانگی کردم و تیمە حەزەکەین چەندگوانێکی بادینیمان بۆ تۆمارکەی بۆ تەلەڤیزیۆنەکەی خۆمان منیش پێم خۆش بەڕاستی بەسی ترتم من ئەگەرەکرێ ئەو مادەیەم هەیە حەزەکەن مادەم ئەو مادەیەش هەیە و خەڵکی زۆر گوێی لێ بووە کلیپ بۆ مادەیەکەین و تەسجیلەکەینەوە تر ئەوە بوو زۆری پێخۆش بوو خۆی لەگەڵ کارزانای مەحموود هەژارە ڕێکوت بوو ئیشی مۆسیقاکان دووبارە کردەوانێ و تازەگەریان تیا کرد ئەو گویانەکەمان کرد بە سۆرانیش و بادینیش کۆپلێکی سۆرانی شتێکەوە کە هۆنراوی بەڕێز ئەحمەد محەممەد بوو بەڵێ هۆنراوەکەی بەڕێز ئەحمەد محەممەد شاعیر بوو یعنی کۆپلەی سۆرانەکەی و باقیەکەشی گوانێ فۆکلۆریەکە خۆی بوو ئیتر دواتر یعنی لەسەر ئەستۆی بەڕێزان یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئەو بەرهەمە تۆمار کرایەوە هەم وەکو تۆمارکردن هەموو کلیپ یعنی هەمویان گرتە ئەستۆ خوێن و ئەوان بووان تۆم ئەوە زۆر سپاسی بەڕێز کاکاوڕێ عەزیزەکەم کە وەکو سیناریۆ کێشی ئیشی کرد و وەکو کاری وێنەگرتنەکەشی بیرۆکەکەی هێنی بەڕێز کاکاوڕێ بوو بیرۆکەکەی بەڕێز کاکاوڕێ بوو دواتر ئەم مامۆستایە ئەمە بیرەکاتەوە کە ئەم کچە ئەخوازدێت و ئەچێتە ئەملادیەوە پێشەوەی باسی ئەو مامۆستایە بکەی لەوانەیە زۆر خەڵک پرسیار بکەن ئەو مامۆستایە چییە؟ هاوسەرم نییە تەنها هاوڕێیەکمان بوو لە گروپی تیپی میلیەکە شاکاریە کرد و ناسیاوی هاوسەرەکەشم بوو دواتر تەلەڤیزیۆنی گەلی کوردستان خۆیان بۆیان هەڵبژاردەبووین
يعني ئێمە خۆمان هەڵمان نەبژارد بوو ئەوان خۆیان هەڵیان بژارد بوو کار محەممەد بێت ینی وەکو کاری ئەکتەر کارکە لەو گۆرانەیە خزمم نییە خزمی شخصی خۆم نییە و هەرەوەن باشە بۆ هەڵومەتە هاوسەرەکەت بێت ئەو تا شتێکی جوان تریشە بوو تۆ داوا لێ نەکرد خۆی ڕاست دەکەی بەس هاوسەرەکەم جارێکیان لە گۆرانێکی خۆما بەشداری کە زۆر دەورێکی کەم کام گۆرانی گۆرانی کۆچ ینی بەڕادیکی کەم دەرکەوت لەگەڵما بەس حەزی لەوە بە جوانتر بوو بالفعل وایە بەس ئەو کاتە پێی حەزی ناکرێ من قەی ناکە بامنیتیانە یەکێکی تر بێن خوانداینن لێ خۆم پێم خۆش هاوسەرەکەی خۆم وایە چکە ئینسیجامێکی جوانتر و ینی لەوانە کارێکی باشتر ڕۆشتای بەڵام لەگەڵەوەش کاری ترمان لە بەردەمای شەڵا لەوانەیەش بەشداری ئینشاءالله ئەدێ و کۆمەڵ خەڵکانتان چۆن خڕ کردووە ئەوانێک کە بەشداریان کرد لە کلیپەکە وەڵاهی من خەڵکی گوندەکە بوون بەڵێ هەمویان خەڵکی گوندەکە بوون و هەر لێرە زۆر سپاسیانەکەم مێدەوارم نمونەی هەموو ئەو کەسانە زۆر بن بەڕاستی زۆر بە شێوەیەکی جوان هاوکاریان کۆماندبوونی ویست ینی ڕاهێندانتان پێ کرد بۆ خەڵکانە نەخێر خوان زۆر زۆر بە شێوەیەکی جوانیش تەقدیمیان کرد و زۆر سپاسی و ئافرەتانە کەم و خانماناکەم کە لەگەڵمانە کاریان کرد بەڕاستی جێشانازیە بۆ ئێمەکە چەند ئافرەتێکی وا لە ناولادەیە کاپتان هاوکاری ئێمە بکەن بۆ شکڵە جوانە و خۆیان بخەنە بە تەیژەن من حەزەکەم ئەوە لێرا بڵێم کە ئێمە چوینە ناو زانکۆی سلەیمانیەوانێ ئافرەتەکانی زانکۆی سلەیمانی نەیانتوانی بێن دانیشن کە وەکو هەر دانیشتنێکەوان لە پۆلا دانیشتن ئێمە بەس تەنها مەشهدێکی بچووکمان هەبوو کە من لە ناو زانکۆیە دانیشتون و دەرسە خوێنی بەجددیەوە هیچ شتێک نییە ئەوان هەستان هەمویان لاسشون لە لای ئێمە وتیان بۆ ئێمە دەرنەکەوین کە ئیتر ئافرەتی زانکۆن و ئیتر هەرە چینە تێگەیشتوەکانی بەجددی ناو کۆمەڵگەن بەڵام ئەوان کە چەند ئافرەتێکی ناولادێ و بەو شکڵە کانی بەجددی ئەمە لەوانێ زۆر لە ئافرەتانی ناولادێمان هەبێ حەز نەکەن بێن میوانەکانیشان بەخێرات بکەن بەشەیەکی جوان هاتن و ئەو پەڕی پێشوازیان لێکردین و داژنیشتن و حتا خەنەبەندانیان لەگەڵ ئێمەیان کرد و یعنی بەجددی و زۆر جوان بوو و جێشانازێ بۆ ئێمە ئافرەتانی لادەکانی ئێمە بتوان ئاڕۆشی هاوکاری هونەرمەندەکانیان کرد و زۆر سپاسی گوندی بازەگیرێکم بەڕاستی هاوکاریان کرد ئەگە پاسێک لە گۆرانەی بۆ بڕی سوپاس دەکەم ئەسکسم سەرانێکی ئەم بەدینێتی وەڵا بارەزی خۆت ئەسکچم کە چاکوردانم کولێلکە سەری لاوانم ڕێحانە ڕەز و چەمانن لاوەکو ئەس بریڤان دێڵالەی تەخن شیرینی دڵوەکی لێ هنگڤێنی تشخورتاکە بەتمتبینێ بیری وەس ئەڤیندار لای بەڕێزی سەڵک و پێناسەیە و ڕەنگدانەوە لەنێو کۆمەڵگەی خۆتی دەچێت بەنسبەت خودی خۆمە هونەر وەک خەونێک وایە کە زۆر لە مرۆڤان خەونی پێوابینن هونەر کارێکی زۆر پیرۆزە هەموو کەسێک هەموو هونەر دۆستێک یاخود هەر هونەرمەندێک کە لە بواری هونەریە کار دەکات هەڵبەتە بەو عشق و سۆز و خۆشەویستی و کاری بۆ کاکە
کار بۆ کارێکەکە کە زۆربەی میلەتان بۆ کارە ئەناسرێن بۆ کارە زۆربەی میلەتان یعنی گەرستێمە هونەرمان نەبێت یاخود هونەری گۆرانی و مۆسیقا و شانۆ و شێوەکاریمان نەبێت زۆر لە وڵاتان هەیە کە ئەڕوانە میلەتێک بە چ شێوێک ئەڕوانن یاخود دەگەر هونەرێکی ناسنامی هەموو میلەتێک بە هونەرەکەیەوە بەندە بەڵێ ئەی دڕندانەوە لەناو کۆمەڵگەی کوردیدا بێگومان ئەندانەیەکی باشەیە چونکە زۆربەی مرۆڤ لە زۆربەی کاتەکانە پەنا بۆ هونەرەبە ئەگە ئێستا دوور نەڕۆی من خۆم ئەگەر لە کاتێکی بێزاری خۆما بم هەڵبەتە گوێرە گوانەی دەکەم کە پێی مرتاحە بم یانی ئێوەش گوێگرتنە لە هونەر و گۆرانی مۆسیقا بەڕاستی ینی هەموو هونەرێک بەشێکی گرنگی داگیری کردوانیە ئێستا من وەکو خۆم بەشێکی گرنگی هونەر لە مێشکمان داگیر کردوانی پێویست بۆی ناکە هەموو کەسێکی شوایە ینی زۆربەی کاتەکانی لەوانەیە لەگەڵ هونەرێکی گۆرانیە یاخود لەگەڵ دانیشی ڕسمێ بکە یاخود سێری شانۆگەریە بکە یاخود سێری درامایە بکات ئەنی کاتەکانی لەگەڵ هونەرا زیاتر ئەباتە سەر ئەڤەکەم وەک ژنێک چۆن توڕایتە بواری ژنی کورد لە بواری هونەردا لە بواری پێشخستنی بواری ژن لە کۆمەڵگەی کوردیدا ینی لە چ ڕوویەکەوە ینی هەم لەسەر ئاستی هونەرەکە هەم لەسەر ئاستی پێشخستنی بواری ژن لەنێو کۆمەڵگەی کوردیدا ئەجا لە هەموو بوارەکاندا لە ڕاستەیە ئێستا ئافرەتانی ئێستا زۆر لە بەڕادەیەکی باش لە هەموو بوارەکانە کارەکەن وەکو بواری هونەر بێ یاخود بواری نووسەری بێ یاخود بواری هەست بوارێک بێ لە بوارەکانی ژیاندا بەشێکی زۆر باش ئافرەتی ئێستا کارەکە و بەجددی کاری جددیان بۆ کردووە ئەگەر باس لە ڕووی هونەری بکەین ئێستا زۆربەی خێزانەکان ئێستا کچەکانیان ناخود خوشکەکانیان یاخود دایکیانیان هەست ئافرەتێ بێ لە ماڵگەخانە گەر ئارەزووی هونەر بکە یاخود هیوایەتێکی بێ یاخود بەهرەیەکی هەبێ خۆیان پشتگیریەکەن و هاوکاریەکەن تا بێنە بوارەکە و کارکەن وەجێ دەستخۆشکاریە کە ئێستا ئافرەتانی کورد ئێستا بەشەیەکی زۆر باشە توان کار لە هەموو بوارەکانی ژیانەکەن پێدوانی کۆمەڵگەش دەور ببینێت دابوو تەقالید و کۆمەڵگەی کوردش دەور ببینە لەسەر هەندێک ئافرەت کە نەتوانە بەڕاستی ئازادانە ئەو بەهرەیەکە لە ناخیاندایە یاخود ئەو تومحاتێکە هەیەە دەری بخەن لە ئەنجامی خێزانەکانەوە یان کۆمەڵگە وای لەو بەهرەمەندانە کسانە کردووە بەڕاستی هەر لە ماڵەوەدا بن و بەهرەکەی خوان هە لە ماڵەوە دریش پێ بدەن نەک بێنە ناو بوارێک بالفعل کۆمەڵگە دەورێکی سەرەکی هەیە لە پێگەاندنی هەموو کەسێکە چ لە دەرەوەیان لە ناو کۆمەڵگا یاخود لە دەروی کۆمەڵگا بێ یاخود لە ناو خێزانە بێ چونکە زۆربەی کاتێمە ناو کۆمەڵگایژین یعنی ئێستا دوونەوەی من خۆم ئەگەر کۆمەڵگاکەم بەڵێ کۆمەڵگاکەم زۆر شت هەیە بۆم دروستکاویان زۆر کێشە هەیە بە بۆنی کۆمەڵگاکەم و بێتەڕێم یعنی من وازدە و کارم بێنم الحەمدولillah تا ئێستانە من کەوا چەند ساڵە لە بواری هونەریە کارەکەم تا ئێستا هیچ گرفتێکی وان نهاتۆتە بەڕێم لە ڕێگەی کۆمەڵگاکەم و بە یاخود هیچ قسەیە یاخود بە پێچانە من زۆر سوپاسیانەکەم بەڕاستی ئەو ڕێز و ئەو بەجددی من کەچمە هەر شوێنێکەوە ڕێزێکی تایبەتیم لێگیرەوە زۆر بە شێوەیەکی جوانتر تەعاملم لەگەڵا بکرێت تا کەسێکی ئاسایی یعنی ئەگەر منیش ڕەتفعلێکی خراپم هەبوایە لەگەڵ کۆمەڵگاکەمە بمزانێ ڕەتفعلێکی خراپیانەیە بێگومان من لەوانەیە خۆم و دۆر دەبکشامایەتە دووە ینی کۆمەڵگەش دەورێکی سەرەکی هەیە لە پێگەاندنی هەموو ئەو کەسانەیە کە کارەکەن لەوەکەن بەڵێ ئاسی هەسەنگانی جەماوەت بەرامبەر کارە هونەریەکان چۆن دەبین یعنی جەماوەت بەچی ساوێکەوە سەیری کارە هونەریەکان دەکەن بە شێوەیەکی شتی بە تایبەتی ئافرەتان مەبەستم تاکەکانی کۆمەڵگەی کوردی ئەوانەی لە کۆمەڵگەی کوردی هاشن ئەوانەی حەزیان لە هونەرە خۆ مەرز نییە هەر هەمووان حەزمان لە هونەر بێت بەڵێ من هەر باسم کردوتم کۆمەڵگا دەورێکی سەرەکی هەیە یاخود ئێستا کۆمەڵگا لە چاو ساڵانی پێشووترە هەندێک واعیتر بوون یاخود ئێستا جوانتران ڕوان لە هونەر جوانتر ئەڕوانە ئەو ئافرەتانی کە کاریشەکەن لە هونەرە من وەکو خودی خۆم تا ئێستا هیچ وشەیەکی ناشرین لە کۆمەڵگاکەم نەبیستووە کە بەرەوڕووی ئافرەتانی کورد بکرێت خاصەتەن ئافرەتە هونەرمەندەکان یعنی ئەگەر خۆم شتێکی وا بیستم بێگومان جێی خۆشحاڵی نابێ بۆ من کە من لە کۆمەڵگاکەم ببیستە قسێکی ناشرین بە ئافرەتەکانمان بوو نەخوازە بە خۆشمان تا چەند بڕات بە ڕەخنە و ڕەخنەکاری هەیە کاڵەیەکی باش بەڵام ڕەخنەکان دروستکردن نەک ڕوخێنێت پێ دوایە ئەو ڕەخنانێک کە ئێستا لە هونەرمەندێکی هەمویان دروستکردن زۆر کات دروستکەر و زۆر کاتیش ڕوخێنەرە ئێستا بۆ نمونە زۆر کات هونەرمەندەکان خۆیان ڕۆبەڕووی بەڕست بۆتەوە زۆر کات لە هونەرمەندەکانەوە بیان لەلای خەڵکانیشی ئاسایی لای خەڵکانی ئاسایی و من تاسە هیچیان نهاتووە بەدام نەخێت بەس لەلایەن هونەرمەندەکان زۆر کات حەز ناکەن تۆ زیاتر
یعنی بەرەو پێشتی ئایا حەز ناکەن بڵێن کارەکەی تۆ باشە حەز ناکەن پێ بڵێن کە تۆ باشیت و ڕخنەیەکی وا لێگن کە ئەو ڕخنەیە بڕوخێنێ و ڕاستە خۆش ڕخنەکە و پێ ناڵێن کە چییە ئەوە نییە بڵێ ئەڤەن تۆ لە بوانێ کە ئەدا ئەمەزبوط نییە ئەوە نییە وا بڵێن بەس لەوانەیە بڵێن بەشێوەیەکی بەڵێ ینی بەشەیەکی ڕاستەخۆ بەخۆ ناڵێن شتەکە چیە بەس زوا پێت ئەڵێن کە تۆ تێبگەی لەو وەزعە چیە و ڕخنەکە ژوا پێت ئەڵێن کە بڕوخێنێ نەک دروست دەکات چکە ڕخنەی دروستکە هەردەم خۆشە گەل لە لای هونەرمەندانە بە لای خەڵکی تریشەوە بێت چکە تۆ بۆ ڕخنەیەگەی ئەو لێ بگرێ هەڵبەتە تۆ ئەو ڕخنەیە چاکیەکەی خراپی ناکەی هیچ ئینسانێک لە ژیانیدا بێڕخنەگرتن سەرکەوتن بەدەستنانێت لەو کارێکە دەیکات جەزا لە بواری هونەر بێیان لە بواری هەل بوارەشی تر بێت بەڕست کاتێکە و ڕخنارە ئاڕاستی تۆ دەکرا و ڕخنە ڕۆخێنەرانە بەنزەما ساناتەوە لە کارە هونەرەکانی خۆی هیچ جار لێ ناتوە کە پەشیمان بکتەوە لە کارە هونەرەکانی نەخێر بەس زۆر یاخود لێ دوورکەوتەوە دوورکەوتنەوەیەکی زەمەنی دواتر بگەڕێتەوە ناوێت نەخێر منەوە ڕخنە ڕوخێنەرانە تا ئێستا یەک دوو جار بەرگۆم کەوتو ینی ئەوە نییە زۆر من بۆ ماوەی چەند ساڵێکەوە کارەکەم هەموو یەک دوو جارێکەش من خۆم گوێی پێنایان چونکە بەڕاستی خۆم ئەزان کە ئەو کەسە حەز ناکەیانی من زیاتر بەرەو هێشتم جاگە من دانیشم گوێ لە قسەکەیەوە بگرم و بزان ئەو کە و پێ منەڵێت هەڵبەتە من خۆم ئەزانم ئەو بۆ قسەیاکە ئەگە من گوێ بەمە ئەو ئەبێ گوێ بیتە زۆر کەسی تر کە قسەی تریشیان کردێ بەڵام من شەد نییە من کە قسەیەکی وای کردێ یەکسەر دوای قسەکەی و کۆم و یاخۆت چەند هەنگاوێ پاشە کشێ بڕۆمەوە دوای و دانیشم و چاوەڕێی ئەوە کەم تا زەمنەیەکی زۆر یعنی تەئسیرم تێ ناکە بەڕاستی چونکە ئەزانم ئەو لە چ لایەکەوە قسەیاکە بەڵام تۆ دەتوانی بە بەرهەمێکی جوان وەڵامی دێەوە بێگومان تۆ توانی بەکاری باش وەڵامی ئەو کەسە دەیتوانێت بۆ کەسەوانی پێشی خۆش نەبێت زۆر ڕاستە کێشەی دانانی نرخ بۆ کاری هونەری چۆن دەبێت مەبەستم ئەوەیە من کۆمەڵێک لیقام لەگەر کۆمەڵێک هونەرمەند کردووە لە خانمان و لە هونەرمەندە پیاوەکانیش زۆربیان باز لەوە دەکەن کە کارەکانن یاخۆت تۆمارکردنی بەرهەمەکانیان لەسەر ئەرچی خۆیان بووە حکوومەت وەکو پێویست هاتوارێ نەکردووە ئایا ئەم قەیدانە ئابەنزەمالێک بتۆتەوە نەخێ لە سەرەتای هەنگاوەکان من تا ئێستا زۆر بەکەمی خۆم تەکلیفی مادیەکی خۆمی کردووە ینی لە سەرەتای کارەکانمەوە هەر لە بیدایەت موقع کارم کردووە ئاوازدانەرەکان و ئەوانی کە کاریان بۆ کردم و ئیشانیان بۆ چێکم وەکو ڕووی مادیش تا ئێستاش تەسجیلکردنی سەوت بەڵێ مەبەستم ئەوەیە منیش مەبەستم تەسجیلکردنەوە حەقی تەسجیلات و حەقی مۆسیقی لەسەرکی خۆر نەبوو لەسەرکی خۆم نەبووە داواکاری چێ بۆ چارەسەرکردنی کێشەی نەبوونی کۆمپانیای هونەری کە لە کوردستاندا بەڕاستی کۆمپانایەکی هونەری نێ تا هەموو هونەرمەندەکان بکتە بەڕاستی ماڵێک تا هەموو هونەرمەندە خۆشەویستەکان کۆ بکات و هاوکاریان بکات ئێمە چی بکەین بۆ چارەسەرکردنی ئەم قەیدانەکە لە کوردستاندا هەیە بەردەوامیش باسی لێ واکەین جێگی داخە بۆ هەموو هونەر دۆستان و هونەرمەندان کە کۆمپانیایەکی زۆر بەهرەدار و کۆمپانیایەکی زۆر کارجوان کە لەم ڕۆژانی دواییە لە کار کەوتێش کۆمپانیای چوارچرا بوو بەڕاستی کەلێنێک گویانی خستیان ناوهونەری کردەوە چونکە زۆربەی کارەکان لە ڕێگەی ئەو کۆمپانیا بەڕێزەوانێ بڵاوە کراوە من ئومێدەوارم کۆمپانیای چوارچرا و چەند کۆمپانیایەکی تری وەکو ئەو نمونەی کۆمپانیای چوارچرا زۆر بێ تا بتوانن هونەری کوردی بەرەو پێش بەرن بەڕاستی ئەو کاری هونەری بە تایبەتی هونەری گۆرانی مۆسیقا کاری جددی ئەوێت و کاری زۆری شێوێت تا هونەری گۆرانی چەند کارێکی باشی بۆ کرێ یاخۆ چەند هەنگاوێکی باش هەنێ لەوانەیە ئێمە کە کارێک ئێستا من بۆ نمونە کە خەریکی کارکردنە من خۆم بەدوای هەموو شتەکان ئاڕۆم من ئێستا کەوتمەتەوەی کە خۆم بەدوای شتەکان ئاڕۆم و خۆم کار بۆ خۆمەکەم بۆ دروست نەخێت سە هەمووەکو تەکاری تۆ پێشتر باس لەوەکوتە تۆ تا ئێستا تەکلیف من سەرەتای کارەکان هیچی خۆم تەکلیفم نەکردەوە بەڵام ئەوەی کە ئێستا خۆم کەوتمەتە گەڕان بە دوای کارە چاوەڕێی ئاوازدانەر ناکەم کە ئاوازم بوێنە ڕاستە چەند ئاوازم بۆیە بەڵام خۆم وام لێهاتۆ ئێستا بە هەموو شتێ ڕازی نابی تافتەی بیدایەت تۆ ئەتوانیت بە زۆر شت قەناعەتەکە یاخۆ زۆر کارکە هەڵێژەی ئاوازدانەر بۆت هەڵەبژێرێ ئێمێسە لە بڵێن وەکو خۆم لەو هینیان نەماوم کە من دانیشتم چاوەڕێی ئاوازدانەر کەم ئاوازم بۆبێنێ لەبەرەوە تۆ ئەبێ مادەم کە خۆ ڕائەکەی بەڵێ پێشتر نەک چاوەڕێمەکەت من کارەکانم بۆ ئەهات
يعني من جاری وا چەند کارم بووە و لەو چەند کارە کارێکم کردووە لەو چەند ئاوازێکیانم کردووە بە حکمەوەی نەدەتوانی زۆر بیتە ناو بارەکە و نەدەتوانی زۆر کار بکەیت و دوای ئەو خۆم حەزم لەوە ناکە زۆر کار بکەم يعني من حەزم دەکە گۆڕانکاری لە هونەرەکەتدا ئەمەوێت کارێ بکەم کارەکان هەمووی کۆبێتەوە چکە من ئێستا خۆم بە دوای کارە کۆنەکان ماگەڕێن دەستم ناکەێتەوە حتا لە تۆمارگاکەی کە تۆماریشم کردوێلی بەڵام ئێستامێک کە کارێکی وا بکەم کارەکانم نەفەوتێن و لە سێدەیەکی نوێ هەمووی کۆکەمەوانێ و لە لای خۆشمون نەبێت چکە من ئێستا خۆشم کارەکانی پێشی خۆمم نییە و ئاشگەڕم بەدەستم ناکەوێت لەبەرەوە مادەم کە خۆمەگەڕێم ینی هیلاکی زۆر زۆریە تا من بۆ 3 ساڵە بێ من خەریکی ئەم سێدەیەم کە ئیشی تیاکەم ڕاکەڕاکتە بە دوای مۆسیقیاوە بە دوای شاعیراوە بە دوای هۆنراوە دۆزینەوە بە دوای ئەم ستۆدیۆوە ئەو ینی ئەنواع ئەشکال مەشاکلی زۆر هەیە دوای ئەوە مەجای خێزانی و ینی زۆر شتی دەوام و بەجددی ینی وانەش ئەرکێکن لەسەر شانی مەمەوەکو کەسێکی ئاسایی یاخودۆک و ئافرەتێکی ئاسایی نیم کە لە ماڵەوە دانیشت بێت زۆربەی کاتەکانی بە ئیشی ماڵ و مناڵ و ئەم بابەتانەوە بەسەربەرێ ئێمە هەم ئیشی ئیداریمان بەسەرەوەیە هەم من وەکو شێوەکارێک هەم ئیشی ڕسمیشم بەسەرەوەیە کەەوەش ئەرکێکی تریشە لەسەر شانم هەم ئیشی عایلیش و ماڵ و مناڵ و خێزان ئەوانەشم بەسەرەوەیە اینجا وەرەسەر گۆیان و مۆسیقاکەش ینی هیشەکانە لای من زۆرن و ینی زۆر کەسیشکە قساکە ینی دوورنەوەی بۆ بەرهەمنیە یاخۆ دەڵێ بۆ هیچ ناکەی بەس تۆ نای ژیانی و کەسە بخوێنیتەوە باشە تۆ ژیانی و کەسە بخوێنەرەوە تو حەق نەیە سەر بساتێت لەوانەی خەوانی کۆمەڵک معاناتی زۆر بەڵام لەوانەیە نەزانم خەڵکان شتن لە نەزان بەس تەنها پیسارە دەکەن ئەڤان زەمان بۆ بێتن کە لە کارە هونەرێ کارێک نازانی کە خاوەنی کۆمەڵک معاناتە بەڵێ ڕاستەکەی بەڵام زۆر کات بڵێ مەسان ئێمە چەندەها مەشاکلمان هەیە بڵێ مەسان من خۆم مەشاکلی عایلیم هەبوو بێ مەشاکلی ئیداریم هەبوو بێ ئیتر چەندەها شت هەیە کە تۆ پێوەی مەشغوڵی ڕۆژانە بڵێ مەسان من هەر داوامەکەم نییە هەر گوێنێتنەکەم نییە من هەر بەس پابەت بم بە گوانیەکەمەوە زەمانیش خانی و خانیکانی کرێتی و بڕۆێن ئەوەش لە هەموویان ئەوە هەر باسی ناکرێت چکە با دوور نەڕۆین ئێمە کە لە ئەوروپایە و لە وڵاتە عەرەبیەکانە بەسیترین شوێن بەس لە وڵاتە عەرەبیەکانەکەین کە هەمووی چەند کیلۆمەتر لە خۆمانەوە دوورن و چەند حدودێک لێمەوە دوورن بزانن تەعاملکردنی هونەرمەندانی ئەوێ لەگەڵ خەڵکان و دەسەڵاڵەکانی ئەوێ و دەسەڵاتدارانی ئەوێ چۆن و ئێمەش چۆنین ئەوان هونەرەکەن پێی ئەشین ئەوان لێ گۆرانیە کەڵێن چەنەها مانگدانیشن قاچ خەنە سەر قاچمە و پارەی ئەو مادەیە ئەژین کە ئەو گوانیاوتوە طبعا لە هەرە کەسە بەسیتەکانەوە لە باسییان کە لەوانەی کە ئەم کۆمەڵگایی ئێمە بە کەسێکی نابوت و بە کەسێکی ئەسڵەن بە هونەرمەندی دانانن بە کەسێکی نابوتیشیدان کە لە دا ئەوانە زۆر لە هونەرمەندەکان کاریان باشتری شەڕا و ئیشی باشتریشیان بۆ کرێت چەنەها کۆمپانیاشەیە ئیشەکانیشان بۆ جێبەجێکات و بڵاوی شێکاتەوە وەکو ئێمەش نین ئێمە بێ ئیشکەین لە کاری ئیداریە ئیشکەین مانگانەکەمان کە وەرەگرین بەشی کرێخانشمان بکە بەشی ماڵ و مناڵیش بکە بەشی گویانوتنەکەشمان بکە بەشی ڕسمەکانی ئێستا من خۆمی پێ وابێ بەشی مەوادی ڕسم بکە بەشی ئیشکردنی گویانەکەم بکە بەشی مەسەفی مناڵ بکە بەشی کرێچی و ئەوانش بکە ینی بەڵام خەڵک هیچ بی لەو شانە ناکەنەوە بەس ئەولیان من زۆر سپاسیانەکەین ئێمە بەجددی جێ خۆشحاڵێ بۆ ئێمە کە خەڵکان دایمەن لێمانە فرسنەوە بەڵام ئەبێ بیر لە معاناتەکانی ئاڤان زەمال و هونەرمەندەکانی ترش بگرێت یعنی بێگومان تۆ ئێستا خۆت وەکو خودی خۆ لەوانێ چەندەها مەشاکلی ترە هەوڵێک هاتووتە ئێرە و ئەرکە و کێشاوە لێەوە ئەو هەموو ئەرکە هاتوون نەتە ئێرە و من نابڵێم وەڵا بۆ تەخیر بۆ دوا منیش وەکو هونەرەکەی تۆ لێ تۆ لەوانەیە خەڵکانەکەم سەری بەرنامەکەم بکەن لەوانەیە برن بەرنامەیەکی زۆر هاسانە بەڵام بڕاتە بە ئەرک و مادووبوونێکی گەلێک سۆری دەوێت تا موعیدێک وەردەگرن یعنی من بڕاتە بێت دە ڕۆژان ساڵم بە هونەرمەندێکەوە تا موعیدەکەم لەگەتانەوە ئەو ڕۆژە پەیوەندی پێوە دەکرێت و نەخۆشم ئەو ڕۆژە پەیوەندی پێوە دەکرێت تا زێمانێت تا موعیدەکەمان دانا و تا بەرنامەکەشمان تەسیر کرد ئەرک و مادووبوونێکی زۆری ویست بەڵام بۆ خەڵکی کە سیر دەکا تەنها سیرکەرە ینی بیر لە معاناتەکان و بیر لە هۆکارەکان ناکەنەوە کەسیە من خۆم وەکو خودی خۆ من ئەمڕۆ زۆرم لە خۆم کردە کە توانیم لەگەڵ ئەوە ینی بەجددی ئەم دانیشتە جوانمانەوێت بەڵام من ئەبێ ئەوەش بزانم کە ئێوە چەند ماندوو بوون تا هاتوونە تێرەوە بە چ شێوەیەک تا منتان دۆزیوێتەوە ئەوانە هەمووی بەڕاستی گرفت بۆ هەم بۆ ئێوە هەم بۆ منیش ناخۆش بەڕاستی بەڵام خۆشحاڵە بین کە خەڵکانی ئێمە لەوە تێبگەن کە هەموو کەسێکیش مەشاکلی خۆی هەیە هەموو کەسێکیش گرفتی زۆری هەیە هەتا ئەگات هەتا ئیشێکە هەتا تۆ وەرە کارێکی ماڵ ئەەکەی تووشی ئەنواع عشقال گرفتە بێت تا و کارە تەواوەکەی اینجا نەخوازە ئێمە کە چەندین ئیشیشمان بەسەراکەن تۆ توانین هەمووشی بە شوێکی جوانیش بڵێ
بەشێکی جوانیش تەقدیمیکەین ڕەخنەشمان لێ نەگیرێ قسەی خراپیش نەکەین من کە دانیشم هەڵبەتە قسەی خراپیش و قسەی باشی شەکرێت یعنی ئەبێ حاڵێکە قسەی خراپیش نەکەی دڵی کەسیش نەخۆ بێگومان من نەبێ دڵی خەڵک لە خۆشم عاجز نەکەین ئێستا من کە قساگەم حەز ناکەم دڵی خەڵکیشم لێ عاجز بێ لەوانەیە هەندێک نەلوانەیە من ئێستا قسەیەکیش بکەم خەڵکەکە لە بەعزێ شتا لەم هین بێ بڵێ حەقنیە فلان قسە بکە بەڵام لەوانەش زۆر کار من لەسەر حەقیش بم بەس ئەو ڕێم پێ نایەکە من حەقەکە بڵێم بەس من هەر لێرە حەزەکەم بڵێ هیچ کەسێ لێمە عاجز نەبێت چونکە بەڕاستی هونەر ئەمە نەقورسە و ئەمە نەشکارێکی پیرۆزە یعنی ئەمە چەند محاولەشی بۆکەین ئەگەر ئیشیش نەکەین بەڵام کە کارەکەمان ئەمەنە پیرۆزە ئەوەنە لا جوانە خۆمان حەز ناکەین کە ئیشیتیان نەکەین یعنی محاولە هەنگاویشی بۆ هەنین و کاریشی بۆکەین و هەتا پێشمان پێ کاری جوان حەزەکەین پێشکەش بە هەموو کەسێ بکەین بەڵامەتر بەپێی توانای خۆمان و بەپێی ئەو کاتێکە بۆمان ئاڕەخسێ ئاواقان تێڕوانی چیە بۆ کەناڵە ئاسمانیەکان سەبارەت بەو کلیپ و گۆرانەکە نیشان دەدەن کەناڵە ئاسمانیەکان نازانم زۆر کات لەوانەیە سەر پێشیان خۆش نەبێمە قسەکەین بەڵام زۆر کات ئەمە حقیقەتێکە ئیتر من نازانم مەسەلەکە لە ئەمە لە شڕوێکەوە یاخۆت ئەمان لە هەدەفیان چییە کە نیشاناکەن ئەوە من نازانم بەڕاستی بەڵام زۆر کات کاری وادا ئەبەزێ عنی بەڕاستی جێ شەرمەزاریە بۆ ئێمە کەوکارانە لە کەناڵێکی ئاسمانی تەلەڤیزیۆنی خۆمانەوە کە داوەزێ کوردیەوە یعنی جێ شەرمەزاری گوێمە بازێ بەرهەمەیە کە دابەزێ ئایا لەبەر چی ئایا بەس دەبێت کە لە ئەوروپا وێنەگیراوە بەس دەبێت چەند کچێک تایە سەماکەن لەبێت چەند کچێک بە ڕووتی تایەتی یعنی مەجموعەی شت هەیە ئێمە خۆشمان نازانین چێ مەسەلەکە بەڕاستی زۆر دەنگرێت زۆر نەشیاوە خۆگویانەکەش زۆر نەشیاوە وە کەسەکە خۆشی کەسێکی یعنی فەنی نییە بەڕاستی ئەسڵەن ئەو ئیشی کە بێتی فەنیش نییە بەڵام زۆر بە شێوەیەکی جوانیش لە کەناڵ ئاسمانەکانە چەند جاریش داوەبەزێ لەوانەیە ئەوەنەی بەرهەمێکی دابەزێ بەرهەمێکی هونەرمەندێکی بتوانێت خۆمان دانەبەزێ کارەکەی لە هیچ ڕوویەکی هونەریەوە کە سیریکەی هونەری نییە تۆ نمایشی شێکیت و زۆر بە جوانیش ئەڕوا و چەندین جاریشدا ئابەزێ و یعنی بەجددی ئەوەنەی ئەو ئیشانەش دابەزێ ئیشی باشدا نابەزێ ڕاستێکی و ئەوەنەی ئیشی بێگانەش دابەزێ کە زیاتر گرنگی بە کلیپەکان ئەو کلیپانە دەرن کە لە ئەوروپان ئەوەندە زیاتر گرنگی بۆ کلیپانە نادەن کە لە کوردستانەکە خۆمان دەتۆمات بێگومان من بە پێشتریش باسیێمەم کردووە ئەوەنەی خزمەتی هونەرمەندێکی بێگانەکەن ئەوەنە خزمەتی هونەرمەندەکانی خۆمانیان کردا ئێستا زۆر هونەر بەرەو پێشتر چوو ئەوەنەی پارە سەرفەکرێ بۆ هونەرمەندانی کە لە دەرەوەیان دوورنەڕۆن لە ئەوروپا با باسی ئێران نەکەم کە من باسم کردو و قسەم لەسەر ئەوە بەڕاستی قسەیەکرا لەسەری بەس من حەز ناکەم دیسان ئەو بڵێمە کە بڵێ وەڵا خزمەتی هونەرمەندانی ئێرانەکەن کە بفەلی شەروایە ئەنەی خزمەتی ئەوانەکەن و ئەوەی پارە بۆ ئیش و کلیپ و کۆنسێرت و هاتنی ئەوان بۆ ئێرە ئەمانە بۆ نەسەرفەکرێ ڕوبعی ئەوە بۆ هونەرمەندانی ئێرە سەرفکرێ ئیشی باشتر زۆر بە جوانتر پێشکەشەکەن نیوەی هونەرمەندانی ئێرە گرفتی مادەیان هەیە و ئەگەر پارەیە شتێکیشیان بۆ سەرفکرێ لە هەج شوێنێکەوە لە هەج دەستگایەکەوە بێ ئەمەنە ئەوتری ئەوترێتەوە کارەکە هەر خۆی ناخۆشە بێ دوای ئەوە تۆمارکردنی ئێستا گۆرانیەک ئەمەنە بەڕادەیەک زۆر بووە کە هونەرمەندانی سەر دەرەقەتی نایەن تۆ ئەتوانی گۆرانیەک تەجلیلکەی بە حەفە وەرەقە 16 وەرەقە تەنها یەک گۆرانی ئەتوانی 16 وەرەقە دابین کە یەک گۆرانی تەجلیلکەی سبەی ڕۆژ ئەنواع عشقا ڕەخنەشی لەسەرێگیرە و ئەنواع عشقا خەڵکیش گاڵتەی پێکە و هەیە بەزدی ینی زۆر شتیشیەتە ڕۆ ئەو گۆرانیانی چەندها کەسێ پێوێت خواکەیشە چەندها کەسێ ئەسڵەن هەمجووی لێ نابێ تۆ ئیستعدادت هەیە چی 15 وەرەقە با بڵێن بێ بە گۆرانێکیوە دێمە ئەو ئیستعدادەشمان هەیە بەڵام ئەوان لەگەڵ ئەوەشە بابێن کە هاوکاری هونەرمەندەکانی خۆیان کە ناڵین پارەمان بنێ ناڵین مادەمان بێ باسیەوە ناکەم بابێن یەک دانە کۆمپانیای گەورەی باش داوەز یعنی حکوومەت ئەتوانێت ئیشێکی واکە کۆمپانیایەکی زۆر گەورە دابمەزێنێ لە هەموو ڕوێکەوە متەکامل بێکەوە ئیشێکی زۆر بەسیتەوە زۆر بە ئاسانی شەکرێت شکل لەخوا بەزیابێ ئێستا حکوومەتەکەمە زۆر دەوڵەمەندتەرەوەی کە ئێمە سێریەکەین ئەتوانین چەندەها ئیشی وا بکەین نەبێت ئیش بەس تەنها کۆمپانیایەکی وا دابمەزێنێ لە ناو شاری کوردستان خۆیان و هەموو ئیشەکان خۆیان بیکەن با ئێمە حەقمان بەسەر هیچ شتێکەوە نەبێ لە هەموو ڕوێکە خۆیان ئیشەکان بکەن و دواتریش چیت چۆن بڵاویەکەنەوە با خۆیان مەسموحن بڵاویەکەنەوە ئێمە نە مادەمان ئەوێ نە مادەشیان لێوەرەگرین نەپاریان لێوەتی تەجلیلکەین نە دوایش پاریان لێسەین بۆ بڵاوکردنەوەی باخوان هەموو شتێک پێم زانیم و کاتێک شتێکەڵین بەڵام مهمە ئیشی باش بکرێ ئێمە ئەوەی سەرفێکین لە زۆر شتا با لەو ئیشانە سەرکرێ ئیتر ئەوەنەش ئەو پرسیارانە لە هونەرمەندەکان نەکرێتەوە ئەوە بۆ وا ناکەن و ئێوە بۆ فڵان شت ناکەن با زیاتر ئەو پرسیارانە بەرەوڕووی دەسەباڵاکان کرێ وا شتێکە چکۆ ئێمە بەزدی شتێکمان لە دەسڵاتانێت
ئەو پەڕەکەوتیان قسەی لەسەرکەن ئەو پەڕەکەوتیان کۆبوونەوەی لەسەرەکەن و ناقەشاکێت و تەواو یعنی ئێستا من ئەگەر حکوومەتەکان بڵێ فڵان شت تۆ رازی بە هەر 5 بۆی ئیمزاکەم کە شتێکی واڕاستی بەس نەوەڵام من قەت لەگەڵانیم تۆ جگە لەمە شونەرمەندێک لەوانەیە فترێکی زەمەنی بیبستە ئەوروپا هەل لە ئەوروپا بشێت کاتێک کە دێتەوە زۆر بە پیرۆزی سەیری دەکەن بەڵام هونەرمەندەکەی خۆمان کە لە کوردستان لەوانەیە خاوەنی ئەزمونێکی گەلێک زۆر بی لە بواری هونەر و مۆسیقای کوردیدا ئەوەندەی کە ڕێز لەو هونەرمەندە دەچینە کە لە ئەوروپاوە دەگەڕێتەوە کوردستان ئەوەندە ڕێز لەو هونەرمەندە ناژینە کە لە کوردستانەکە خۆمان و خاوەنی یەک دنیا ئەزمونی جوان و پیرۆزە ئەمەش هۆکار نییە من حەزاکەم لێرانەیەکە قساکەم ئەمەش هۆکار نییە بۆ پێشنەچوونی دنیای مۆسیقا و گۆرانی کوردی بێگومان من ئێستا خودی خۆم دەردی شخصێک بە منی وتی ئەگەر تۆ ناو ئاڤان جەمال نەبوایە ناو ئاڤانی جەمالی بوایە لەوانەیە زۆر کاریان بۆ کردیتای مادەم ناو ئاڤان جەمالە مادەم لە خۆمانی لە کوردەکەی خۆمانی مشکلە و نییە هیچ بۆ ناکرێت بەشاڵە ناو ماڤانی جەمالی بوایە ئەو لەقەبە تەقریبەن ئەو کوێرانی دەرەچوو و کاتەمیش زۆر کارم بۆکرا من رەخنە لە حکوومەتەکەی خۆم ناگەم رەخنە لە کەناڵە ئینەکانی خۆم ناگەم بە شێوازێکی وا پێیان ناڵم کە دڵیان لە من گران بێت و بڵێن وایوتوە بەس ئەگەر بینە سەر حەقیقەتی شتەکان وایە من ڕاست لە حکوومەتی خۆمان زۆر کاتاوکاری خۆمیان کردم باسی گەر خۆم کەم حکوومەتەکەی خۆم زۆر کاتاوکاری کردم لە هەموو ڕوویەکەوانێ لە هەموو ڕوویەکەوە من باسی کەم وەکو حیزبی یەکێتی زۆر هاوکاری منیان کردووە وەکو حکوومەتەکەی خۆم زۆر هاوکاری منیان کردووە بەڵام لەگەڵ ئەو شتی باشیش خۆشە باسە و شتی خراپیش باسە خۆشە باسە من ئەگەر ئێستا خودی خۆم چمە ئەوروپا پاش چەند ساڵێکی تر بێمەوە لەوانەیە ئەو ڕێزەیەکی و کاتە لە میکری سەری ناکرد لەوانەیە ئاڤان جەمالێکی تر بێت ئاڤان جەمالێکی ترە و کاری باشیشی بۆ کرێ و بەنامی چاکیشی بۆ کرێ و لە هەموو ڕێکەوە خزمەتی شەکرێ و زۆر ناوی زیاتریش بەس دەبێت و ئەن زۆر شت هەیە بۆ مەکرێ بەس جدی بەڵام مادەم ئێستا جارێ ئەڵێن خۆمانەیە هیچ شتێک بڕا ناکەم کرێ بۆ ئێمە هەتا کەسێکی بێگانەوەستاوی بۆ ئێمە ناکرێت و من ئەمە چەند جارێکیش باسم کردەوە چەند جارێکیش قسەماتە دەستا لەسەر قسانە کەوتومە بەڵام من حەقیانەت خۆشە ئینسان باسی کە هەدی ئاسی سینارۆ کلیپەکان چۆن دەبینێ وەکو کلیپەکانی کوردستانی خۆمان یاخۆت کلیپەکانی کوردستانی خۆشمان و ئەوانی ئەوروپاش بە تایبەتی ئەوانی ئەوروپا چونکە بەڕاستی کلیپەکانی ئەوروپا بینەریان زۆرترە لە چاو کلیپەکانی کوردستانی گوانەکانی ئەوروپا بە شێوازێکی زۆر عەسری و بە شێوازێکی زۆر مۆدێرن یعنی گۆرانی شتێکە سیناریۆکە شتێکی ترە ئەوە هیچ باس لەوە ناکرێت تۆ گوانەکە باس لە بابەتێکی بام سیناریۆکەی بە شێوازێکی تر بۆ کراوە یعنی بابەتەکان فەرقیان هەیە لەگەڵەکە کە لێرە لەوانەیە باسیۆکی دڵارەکە و جێ هێشتویت و ئەڵقەکەی لێدەست داکەنیت و چی و چی لەو لاشە هەڵپەڕکێیەکە و مەجموعەیەکەس ڕەقسە بۆ کات و عنی مجموعه شتی تا ربطیان بیکونیه من کلیپێکم بینی نازانم کلیپەکە چی بوو شعرەکەی باسی لەوە کرد کە وازی لە دەستگیرانەکەی هێنا و جیا بۆتەوە لەو کاتە شەعەڵقەیەکە لە دەستی کچەکە ئەنێ و باسی لەوە کە جیا بۆتەوە و پەشیمان بوونەتەوە تەواو هەموو شتێکیان تەواوە لە سینارەکە شەڕشەنە ئەڵقەیەکە دەستی کچەکە ئەنی مجموعه شت هەیە تۆ شت نییە دەقی مانای ئەسڵەکەی شعرەکە بینی لابیکەی لە سیناریۆ بەس شتەکەش هێندە هین بێت هیچ نێبەڕەتێکی بەسیتە بێ لە بینیانە کە تۆ سیناریۆکە لەگەڵ بابەتەکە بونجێ لە ڕوانگەی بەڕستانەوە تارەگە دابڕانێن ئەزمون و داهێنانە لە بواری هونەری کوردی بەجددی وەکو من لی بزانوەکو هاوڕیانی کە سەرفەرەکەن و یەنەوە بۆ ئێرە و باز لە کارەکانی ئەویانەکەن بەڕاستی گیرگرفتیان زۆرە و زۆر بە سەختی کارەکەن هەندێکیان هەیە بە ئەزمون ێزانن کە لێ کارەکەن و تێکەڵی هونەری دەرەوە بن و چەند مەسەن کارەکانی هونەری دەرەوە تێکەڵ بە کارە هونەری کوردیەکانەکەن لای خۆیان بە ئەزمونی ئەزان و لەوانێ بە کارێکی باشی بزانن و لەگەڵەوەشا چەندی هونەرمەندی باشمان هەیە بەڕاستی بەڵێ بۆ چەندی هونەرمەندی باشیشمانەیە کە چونە لە دەرەوە کارەکانیان بۆ باشتر ڕۆیشۆ نەخوازە بەرەوە خراپی و کاری زۆر باشتیان کردووە لەو بەڕێزانە کە من حەزەکەم باسی بکەم بەڕێز کاک عەدنان کەریمە هونەرمەند کاک عەدنان کەریم بەڕاستی ئەوتەی لە دەرەوەی وڵات کارەکات کارەکانی هێندە بڵێ ئەمەنە جوانە کە زۆربەی کارەکانی ئینسان یعنی پێی خۆشەکە گوێی لێ بگرێت و بڵێ ئەوە هونەری کوردیە بەڵێ ینی ئەگەر خۆی بە ئەزمموی بزانێ یاخود بە دابڕانی بزانێت لە ڕێگەی ئەوەیە کە دابراوە لە کوردستان ئەو ئەتوانێت و کارە باشانە بکە یاخود ئەزممویکی نوێ من لەوە نازان بەس هێندا توانم بڵێم کە کارەکانی هەتا بڵێ باشن و هەتا بڵێ جوانیەکی خستۆتە ناو هونەری کوردیوانە ئێستا ئیتر دواتر چەندین هونەرمەندوان هەیە کە لە دەرەوە کارەکەن و کاری باشیشیان کردو ئاڤاخانەی هەوڵستی سیاسەدارەت
بۆ هونەرمەندانی کە لە کوردستانەوە بۆ کلیپی گۆرانێک ئەچن بۆ یەکێک بە وڵاتەکانی ئەوروپا بەڕێز بیر لەوە نەکردوێتەوە خۆکو ئەو هونەرمەندانە تەنها بۆ کلیپی گۆرانێک سەفەر بکەیت خۆی لە ڕاستیە ئەگەر بەرهەمەکە خۆی پێویستی بۆ کاتۆ کلیپێ لە دەرەوەی بکەی لەوانەیە ئیشەکە پێویست بۆ کاتۆ بچی لە دەرەوە کلیپێکی بۆ بکەیت دوونەوەی من کلیپێ لەوانەیە گۆرانی بکەم لەسەر وەزعیەتی شوێنی قسەکەم یاخود بابەتەکە باز لە میلەتێکی ترەکە باز لە شوێنێکی ترەکە یاخود گۆرانێکە خۆی لە جەیەکی شوێنێکی ترە زمانی شوێنی ترلانی تو پێویست بۆ کاتچی لە دەرەوە من کلیپێکی بۆ بکەیت بەس ئەگەر من بمێ کلیپ بکەم کلیپ ئەگەر خۆی کلیپەکە خۆی جوان بێ لە هەر شوێنێ بێ جوان دەبچێت ئەگەر کەسی شارەزا و وێنەگری شارەزا و سینارستی شارەزا کاری تیا بکە بێگومان لە هەر شوێنە بێت تۆ توانی کات جاری وایە تۆ لە دیواری ژوورێکە کلیپەکەی وان کلیپێکی زۆر جوان دەبێت شتێکی زۆر مۆدێرن و شتێکی زۆر جوان و هەتا بڵێ وێنەیەکی جوانی بۆی کردێ شەد نێت تۆ ئەگەر ئیلا وڵاتێک گوێزیتەوە اینجا تۆ بتوانی کلیپێکی جوان بەڵام لێرەدا شتێکی ئاباقەن بەڕاستی ئێستا بینەری کورد زۆر سەرسامن بە هەموو کلیپە کوردیانەی کە لە ئەوروپاوە دەکرێت بۆیە زۆر لە هونەرمەندەکانی خۆمان کە لە کوردستانن ئەوانش بیان لە چێژی بینەر کردوەوە بینەر زیاتر حەز بۆ کلیپانە دەکەن کە لە کوردستانیان بۆ کلیپانەی کە لە ئەوروپا بۆیە بەڕاستی من زۆر لە هونەرمەندانە دەبینم تەنها بۆ کلیپی گۆرانێک سەفەر بۆ وڵاتێکی ئەوروپا دەکا و لە کلیپێک تۆمان دەکەون زیاتر ڕەتەوە بینەرش لەوەدا تاوانبار نێ من پێم باش نیان بینەر بۆ ئیلا چێژ لە گۆرانی کە بینێکە لە دەرەوەێنی خۆش لەوانەیە بزانانی کە بینەر زیاتر گرنگی بۆ ڕاستی ئەمە زۆر جاردی لە بینەر زۆرەکەینەوە بۆ لە گوێگران چونکە کارەکانی ئمە بۆ ئەوانە بەڕاستی و ئێمەش بەبوونی ئەوانەوەی یعنی گەر ئەوان گوێ لە ئێمە نەبن و سێری ئێمە نەکەن ئێمەش هیچ نین بەڕاستی بەڵام لەگەڵ ئەو شامن لەگەڵ ئەویانیم کە بینەر چێژ لە گۆیانێک وەربگرێت کە لە دەرەوە کلیپی بۆ کرابێ چکە بۆ لەوانێ ئەو چێژ لەو خەڵکە وەربگرێت کە سێریەکە ئەو کەسانی کە لە دەرەوە هاتوچۆکەن و لە ناو کلیپەکە دیار نویان ئەو کارەکترانی کە لەو کلیپەیە کارەکەن یعنی بەجددی لەوانی چێژ لەو بابەتانە وەرگیرێ ئەکینا مەبەست لە قابلە ئەوان چێژ لەوە وەرەگرن کە تۆ گوانەکە ئیلا لە دەروی ئینجان چێژی لێوەرگرن لەوانێ ئەوان مەبەستیان سروشتەکە بێ ئایا سروشتەکان لا جوانە ئایا کەسانی کە دەورە بینتیانە جوانە ئایا ئەو کچە کارەکترانی کە لەو کلیپانەیە دەرەکەون لایەن مەبەستیانە جوانە ئەگەر مەبەستیانەوە بێ مەگەر من چم خاز لە دەرەوە کلیپێ بکەم بۆی مەجموعی کەس بێ متە سەلام بکەن اینجا ئەوان چێژی لێبینن یان بچم لە ناو شوێنێکی مەتاڕە دانیشم و تارە بەلامە هەستێ و مەجموعای تێروت و بەلامە بڕوە و اینجا چێشە و گۆرانی خۆی چێژی تایبەتیە تۆ گەرە گۆرانیە هەستی خۆ نەجوڵێن یعنی بەجددی تۆ گۆیانێک کارێکی باشی بۆ نەکراوە گوانەکە خۆی زۆر هونەری نەبێ من بە بڕوای منە گوانێ سێرنەکردنی باشە چکە زەوقی هونەری شتێکە من ئەگەر بەس بە خاتری تەسویرەکەی بێ یاخود بەس بە کلیپەکە بێ ئەچم سێری فیلمێکی بیانەکەم ئەچم سیرگوانێکی بیانیەکەم خۆ هەمان شکڵەوە شایە بۆی لام نەبێت چێژەگوانێکی کوردیین مەگە لە دەرەوە کلیپی بۆکار خۆ من چوومە ناو تورکیا خۆ ئەگەر مەبەستم بۆیە ناو تورکیا من کلیپم ئەکردیانی بەڕاستی و زۆر ئاسایش ئێستا هەر یەک لێمە بچینە دەرەوانێ بۆ کوێ چێتوانی بچیت چکە ئەو شتە تا ڕادێک ئاسانترە بێ من لەوانێ تەکالیفی زۆری وێ بەڵام لەوەی تەکالیفی پیشەوە تۆ توانی لە ڕێگەی زۆر شوێنە بتوانی تۆ کارە بکەیت بەس لەگەڵ ئێمە بەڕاستی شوێنی جوانمان زۆرە دوای ئەوە ئەو کارکتەر من پێم خۆشە کارکتەرێک یاخود ئەکتەرێکی خۆمان کار لەوەی مناکە زۆرم لانی پێجانی تاچیم لە دەروانێ کوڕێک بێنم لیانە بۆ من دانیشێت و بەجددی لانێ من هونەرمەندێکی بەتوانای خۆمان کە ئەکتەرێک بێ بێ لە کاری کلیپەکەی کاری ئەکتەری بنوێنێ دانێ زۆرم پێجان بێت چمە دەرەوە کلیپێ بکەم یعنی تۆ لە بەرنامەدانێ قەت بیر لەوە نەکردێتەوە بۆ کلیپی گۆرانی بچێت من ئەڵێم بە پێی ئیشەکە و ئەگەر توی ئیشەکە و ضرورەتی وی تیا بێ پێویستمەوە کاتۆ بچی لە دەرەوە کلیپی بۆکەی زۆر ئاسایە خۆ من لەگەڵانی بڵێم وڵا نابێ لەوێ بکرێ بەڵام تۆ پێویستی خۆلانێ من خۆم سەفەرێ بکەم سبەی ڕۆژ بۆ دەرەوە هەر لەبەر خۆم حەزکەم لێرە کلیپێ بکەم و تەسویری بکەم و بۆی کە من چوومەتە ئەوروپا و لە ئەوروپای کلیپم کردووەوان بەس من لەگەڵانی تۆ ئیلا کارێکی وەدڵ بێ کە لە ئەوروپا کلیپی بۆ کرابێت یعنی بۆ من وەکو بینەر ئیلا کارێکم بەدڵ بێ کە لە ئەوروپا کلیپی کرابێت بەس لەوانێ من خۆشم سبەی ڕۆژیش ئەگەر سەفەریش بکەم لەوانێ پێشم خۆش بێ نە کلیپێ چەند کلیپێکیش بکەم لەوانێ مەنزەرەکەیم لە جوانتر بێ بەحری تاوێکە لێرە بەحر نییە بڵێم وەڵام من لەلای بەحرێکی نەوەیکەم عین بەجددی لەوانێ مەجموعەیە مناظر و مەجموعەی سروشتی جوان و شتی جوانی لێ بێ بتوانم لەیانەیە
خۆشە نیلام خەڵکی ئەوێت تێکەڵی بە کلیپەکەی خۆنکەم بەڵام لەوانەیە دیمەنی جوان و وا پێویست کات و کلیپێ بکەی لە دەرەبیکە قەچێکە خۆ کاتێکە سەفەرت کرد بۆ گرلەوە نەکردەوە پێک لە گۆرانەکانی کلیپ پێ خۆت باس کرد جوان و شتی بەس من هەستم نەکردو زەڕوری من حتا کە من ڕۆشتم کامێرای ڤیدیۆ لەگەڵ خۆمانە نەزانیوە نه من بە زەڕورم نەزانم لە کلیپەکەم لەوانەیە سبێ ڕۆژ پێویست بێ خۆمشم دیسانەوانێ بە تایبەتی چم کلیپێک لێ بکەم يعني شيء باش تو كانت كبر كده أدفع بالفعل وابو الكوماندو بنيش كم تربو لسه كذلك تبقى هیچ تێکشم لەسەر ناکەون لەوانێ لە ڕووی وێنە گرتنیشە زۆر کەسم لەگەڵا بکەن توانی شەکەشم بکەن کاراسانیش زۆر شتیش بە باشیم توانی بیکەم بەڵام خۆم یعنی ئەزایکی زەڕور نەبووەوە من چم یاسە کلیپ بۆ یعنی زۆر هەمان دوتیامانە هەبووە بە پەلەکە خۆ کلیپیشی نەبووە گۆرانیشی نەبووە دانیشتەوە هەر بە پەلەکە مەجموعە مەنازڵیان گرتووە و تەسویری کردو بۆی سپێ ڕۆژ ئیدخالیکە بە کلیپێکی خۆی کۆمەڵێک هونەرمەندی شۆ بوونە کە سەفەریان کردو بۆ ئەوروپا بەشداری فستیڤالەکانی ئەوێن دەریان کردووە بە شتێکی باشان زانیە کە کلیپ بۆ گۆرانەکانیان کۆن زۆر بەشیان کردی ئەوانە قینە ئێستا من ئەچمە ئەبێ مەسەن بەشداری فستیڤاڵێکی گەورەکەم دوونەوە سبێ ڕۆژ ئێمە لە وڵاتێکەوە فستیڤاڵێکی گەورە هەیە و داوەتێکنین بۆیە و جوانە تۆ لە کلیپێکتا ئەو فستیڤاڵی تاپشان بێ یعنی تۆ لەوێیان نیشانە دێکە گۆرانی کوردی هێندە سەرکەوتەوە بەشداری فستیڤاڵی فلان شوێنی کردووە یاخود خۆت گەیشتە ئاستێکی وا پەپتانی بەشداری فلان فستیڤاڵکە بچتە وڵاتی فلان شوێن ئەوانە چیە بەس من نەک لێرە هەستم بە تایبەتی نازانم من ئیلا کارەکەم زەڕورەتی ئەوەی نەبێ یاخود شوێنێک ئێستا من دوور نەڕۆین کەسێک کە لێ سیناریێک مدانە لە فلان شوێن بکرێت زۆر جوانە چونکە ئەم بابەتەی تۆ لەوانەیە مەجموعەیە کەسی بووە لە کوردستانی تورکیا هەبێت جلوبەرگیان و شکلان و هەڵسوکۆتیان بۆ گویانێکی بادینی خۆمان بشێت بۆ نمونە من خۆم بە شێوازی کردمانجی ژوور و ئێستا چەند گویانێک میتە دوور نییە سوێنی ئەگەر نەسمێت کلیپی بۆ بکەم چونکە شێوەی لەهجە و زمان و تەقالید و باشی پێویستی بێت ینی ئەوانە جیایە بەس من هەستم لێرەوە ڕاست چم بۆ وڵاتی بین ئەڵمانیا لێچم بەلبەر خاتریە کلیپ لەوانەیە هەلێکیان خۆسەوە من لەوانەیە ئەستەمێ بۆ من تابچمە ئەڵمانیا زۆری بووە ئەتوانم لێ بچم ئەگەر کلیپم هەبێ گۆرانیم هەبێ پێویستکە لێ بتوانم کلیپی بۆ بکەم ئەوەخان بێگومان بەڕێز بەشداریت لە کۆمەڵێک فستیڤال و بۆنەوە ئاهەنگە کوردەکان کردووە ئەو ئاهەنگێک کە بۆ یەکەم جار بەشداری تێدا کەسی بوو بۆ کاتێک چوویە سەر تەختی شانە بۆ یەکەم جار هەست بە ترسێکی زۆر نەکرد یاخۆ شەرمێکی زۆر بەرامبەر بۆ جمهوری یەکەم جارم بدايتي إشكدنا بدايتي إشكدنا زور من عالبوم هذا أما نعبو لا أو كاتا هاد نمساني قواني تنو شتشي بس أو بولا مكتبة كان أخوم قواني موتو يعتادي بس يعني أو نبو كامل روشان بتوانم أو بو شوازة إيش بكم نري قواني موسيقى هناك من دون البازكي ما بس لا استمع لا استمع یەکەم جارم دوای مناڵی دوای ئەم بابەتانە لەگەڵ گروپی فۆلکلۆرە تیپی فۆلکلۆرە کاک سەباح سەنتور و کافەرات هەمە ساڵ و حەوانە عەرزێکی تایبەتیان کرد بە تیپی فۆلکلۆری کورد ئەوە یادی دامەزانی تیپەکەیان بوو ئێمەش چەندین هونەرمەندی ترم لەگەڵا بوو لەوانە بەڕێز ساڵی وابزانم 90 لە هۆڵی ڕۆشنبیری بوو چەندین هونەرمەندی باشمان لەگەڵا بوو لەوانە بەڕێز کە عەبدولقادر حەسەنمان لەگەڵا بووە بەڕێز کاک بورهان خۆشناومان لەگەڵا بووە بەڕێز کاک سامان عومەر و کاک سابی کوردستانی و زۆر بوون لەو مامۆستای خوا لێ خۆش و مامۆستا برایم خەیات و چەندین هونەرمەندی بەتوانا و باشمان لەگەڵا بوو یەکەم جارم بوو من لەو عەرزەیە بەشداریم کرد چوومەتە سەر شانۆ دوای تەمەنی مناڵی و دوای چالاکیەکانی قوتابخانە بەرەتانە ئیتر ئەوە یەکەم جار بوو بێگومان ئێستاش هەز بە ترسەکە نەکرد ئەو کاتە هەر ترسەکەم هێزگار زۆر بوو تەسەوور ناکرد زۆر کاتە دەسام مەسە مەسەحەکە بکەوت یعنی ئەمەنە لەزام مایکەکەم بۆ ناکیرە نەمامی عەشق ئاواز و هۆنەوە ساڵی چەند تۆماتە گۆرانی نەمامی عەشق ساڵی 2001 بەرهەمی بەڕێز خاتون نەوشین محەممەدە ئاواز و هۆنراوی خاتون نەوشین محەممەدە خۆتە بەرهەمەکە بەڵێ بەرهەمەکەی خۆمە هۆنراوەکەی و ئاوازەکەی خاتون نەوشینە ساڵی 2001 بۆ تەلەڤیزیۆنی کورسات تەسویرمان بۆ کردەوە بەڵێ ئەگەر پشۆک بدەین و پارچەیەک لەم گۆرانە بۆ ئێمە برێران پێشکەش بکەین سوپاس دەکەین باشە لەسەر چاو بەست کۆپیەکی بچووکتان بۆڵێم ئەی نەمامی بەخی عەشقم لە من ماتۆرە ئەی نەمامی بەخی عەشقم
دڵەما گۆڕا بێرەوە توخوا عەزیزم و دڵەما گۆڕا کەمێک لە جیهانی هونەر دوورکەوینە وەک مرۆڤێکی ئاسایی پرسیاری لێ بکەین. یەکەم پرسیاریشمان ئەوەیە دوور لە جیهانی هونەر خولیا و حەزیترت هەیە؟ بە شێوەیەکی گشتی من خولیاکانم هەمووی لە هونەرا کۆبووەتەوە، هەموو خولیاکان زیاتر هونەریە، ئیتر هەموو هونەرەکان بە گشتی خولیای خۆمن و حەسەنیەتی بەڕاستی وەکو خولیای تر خولیای وەرزشم هەیە، خولیای خەیاتیم هەیە. هەروەها لە وەرزش چی؟ حەزت لە چییە؟ تایڕە؟ نانە، حەزم لە جیمناستیک و مەلە و ئەم بابەتانێ. هیچت کردووە لەوانە؟ نەوەڵڵا مەلەم کردووە بەڵام جیمناستیکۆیان نەوەڵا بەڵێ بەس حەز لە متابعەی یعنی بەجددی ڕاستەوەی مەسەن جمباز و مەلەکردن و ئەو بابەتانە حەزەکەم متابعەیانەکەم، یعنی سوزوکە شیفا لە تیڤی و لە کەناڵەکانە متابعەیانەکەم. يعني خوليام هي لقانا أرزيكم كداني شن كاتي لقا بالمسألة. أقدر فت برخص لواني بالشاكل. والله من وكو جنبازي هيك شيء لنا زانم لما أتوانم بيكم نا والله ناتوانم بس وكو ملا أتوانم وحزي شنيتي وراستي. بس يتدخليا كان زور يعني يتدخل تنشتك عفوا يعني بيتان. لەسەر شاشە هێ من لەسەر خۆ دیاری کاتێکە گۆرانی یاڵێ تەنها لە بەردەم کامێرەدا ئەوە یان خۆت کەسی سروشتی خۆداوە کە هێمنی تۆزێک لەوە کراوەترم، ینی لەسەر شانۆ بەدەستجێکی زۆر شەرم و ترس و هیندامەگریانی زۆر وام لێکا زۆر مقایەدەبم، بەس خۆم کەمێک لەوە کراوەترم و کەمێک زیاتر ینی هێچکاروانی بۆ شێوەیانی. ئەیابان جەمال لە شتێک زۆر نیگەران دەبێ و تۆڕە دەبێ و پاس دەبێت بەخوا بە ناحەقی هیچ کاتێک تووڕە بووی لەسەر زۆر کات تووڕابی، زۆر کات لە دائیرەیە، لە شوێنی کارە، لە شوێنی ئیشە، لە ماڵە لە ماڵە لەسەر چی؟ لە ماڵە لە کوڕەکەم زۆر بێزار مەکە، زۆر هیلاک مەکە، ینی کوڕەکەم زۆر ینی ماشەڵای لێبێ زۆر وریا و جوڵەی زۆر زۆرە، ینی ئیش و کاری کەتمکردنەوە ئیش و کاری مشاغەبەیە و ئیتر هەر هیچ نەکات سێ بالکۆنەکە و چیشتی ماڵەکەڵیا دەخواتێکی پرسیارێکی تر چۆن ڕووبەڕووی عەجیبەکانت دەبیتەوە ئەوانەی کە سەرسامن بە ئاڤان و بە هونەرەکەی ئاڤان لە کاتێکدا زۆربەی کوڕ بن ئایا ئەمە کێشە بۆ هاوسەرەکەت دروست ناکات؟ نەخێر هیچ کاتێکیشی دروست نەکردووە، ناڵێم هاوسەرەکەم ڕێ بە زۆر شتەیە، بەڵام لەگەڵ شاقەت لادی لەوە نییە کە من چەندەها کەس هەیە چەندەها کات لەبەر چاوی خۆیان چەند دەستخۆشکەریان لێکردم و چەند قسەی جوانیان لەگەڵ کردوانی
چەند کەس هاتووە نەمناسیوە ئەسڵان هاتووە لایەن خۆی ناسان و بەجددی من سوپاسیانەکەم و گەورەی خۆیانە و سوپاسی هاوسەرەکەش مەکەم کە لەو شتانە زۆر گەورەیە و هەنە زۆر لەوە گەورەترە بینێ کە ئەو لەسەر ئەو شتانە خەلەل و یاخود شت دروستکانە خۆی ینی هاوسەرەکەش بەردەوام لە کارە هونەرەکان تاوکاری دەکات هەردەم ئەو هاوکاریمە بەڕاستی من حەزەکەم زۆر سپاسی بکەم بەجددی چونکە ئەوەتەی من چوومەتە حیاتی زەوجی و یاخۆتەوەکەی من لەگەڵ ئەحمەدا هاوسەرم و دەستگیرانم بۆ من لەگەڵ زواجەکەتان بۆ لەگە کاک ئەحمەد بەڵێ ینی صدفة واني أو لا يعني للرجاء عاطفة ويكتبتان الناس ودوات الزواج تيقونا وبس خوش يسكي خمار للرجاء عاطفة وفتريكي زور كمي خان يعني هم خفتيك لا وزارة ناسيني من بها صدقم لوزارة الروشنبيري بو من لبي فرماندر بو أيش لبي كاري كلو بسايا هل لبي لا يخومان كاري يعني وكواي تولى مالك عشان كسي بيك ودانش نوع كاري كان هل لقد خومان أبويش سائقي مدير عام بو من إجلاء مدير عام كان معنا كيف تدنيو ناسي مدودو بلان بمدي علاقة بيني من وهم يعني تعرفك خوتان كردان يعني لرقي شو تعرفك الدروس لرقي هاوريكي خومو بو تعرفك رويا ودواتريش او كاتيك يعني كاتي خوشويستي من زور كان بو انا بو من با ما دانش لقلا خوشويستي دولاري كان ودواي فتريكي زورنا همي حفتيكي خايانو حدوي حفتك هاتنا داوام راسي بو اخر بيشتر بيش زوازك او داوي لك بك بيداوات بله توجك سر من شي خسر راسي بو بله پێم باش بوو ئینسانێکی زۆر هاتە و ڕێک و پێک و ینی ئەخلاقی جوان و زۆر شتی جوان و باشی تیا بوو تر من زۆریش پێم باش بوو ترکە و خۆی پێوتم منیش زۆر بە خۆشحاڵی و ڕاستی کارمەندەکانی دایرەکەی خۆتان هەستیان بۆ نەکرد کە تۆ کاک ئەحمەد تێتان ناچێت شتێک کێ لە نێوان تۆ و کاک ئەحمەد نەخێر باکسەوە هەمیان سەرسام بوون کە چۆن ئێمە هەمومان بێک یعنی کە زەواجەکە دروست بوو سەسامی لە نێوان دروست بوو یعنی لەو بڕوادانە و کەشتشی وایە هەر هیچ ئەوەی لەلای ئەوان دروست نەبوو کە من و ئەو بێکەوە علاقەیەکی خۆشەویستی و بێ لەبێمانە چونکە ئێمە کارەکانمان هەمی بێکەوە بووە هیچ کەسی هەستی بۆ چونکە ئێمە نێکمان ئەو نابینی و نە قسەمان لەگەڵێ کارکرد و نە کۆبنەوەمانە بوو نە دانیشتنمان هەبووە هیچ شتێکمان نەبوو بێکەوە تەنها پرسیاری ماڵە باوکشمان بە وەرەقە لەسەر وەرەقە من هەروکو پێتەڵم یەک هەفتەیەکمان ناسیوە ناسیری چۆن يعني ناسيني شو من كلمة حفتيك مع الناسية إما أوزان نسيكي صالح كم تلقى خمان أي شيء كده ناسيني من كلمة حفته بو يعني قصة كدن ما من قال فاعل حفتي خانة تقريبا أو بمني مدار سياري مال باك تشان برانو تشان خشمو بكاغاز بونسيمو تو بونسي أو بمني نسيو من بونسي أو أنا كسينو وأنا كسينو يعني بس تنها لرقة يعني حياة معنا بلى لرقة موبايل وقصة لا أصلاً موبايلي مال نبو وأصلاً تلفون وقصة يعني لا خزانة كي إما خزانة كي زور مقيد منهين يعني نبو يعني أو نبو لي مخومان زور بحر زور شبين راسي من حتى برسالة كاني كليش مكر وانا مناموت نايباو كسيا يعني من نمس يعني إشي باو كسيا خودي شيء خوخ يعني مشتانا أو بيت منو سيما ويبيرنا شيء توا من بمالي باكم تو ما كسي شيء وايو أو مال يعني أو خزانة كانوا وايو بوشوي تدوات وتيان بعدين يعني بيدوا دروزبوني نشاني هاوسري لسر أساسي خوشويستي بباشتي يعني زواجي صدفة كامل يعني بباشتي والله يخم لسر أساسي صدفة شو خوشويستي شوي من حدو يعني هردو شاطر تنازل كامل سركوتو ترى من كان باش انسجام هذا بله من زور منسجمين نقالك أو وزوريش پێم باشە زۆر کارلارێکی خۆشەویستی شێوە دواتر فەشەلێنێ زۆر کارلارەی سەدفەیە و زواجێکی زۆر ناجحیشە کەس یعنی ناسانێەوە کە تۆ سەر کەسەکان تێگەیشتنی خۆیان و گونجاندنی خۆیان چەندێک لەگەڵ یەکاتێکەوە باشە لە ماڵەوە خۆتی گۆران هەبوو کە ئەحمەد نابێت ئەگەر دانیشتێکی احتیاطی بێ داوای لێ نەکردی کە گۆران لێ شتێک هەتا ئێستا لە ماڵەوە تۆ نەوتووە بۆ هیچ لایەن دامانی خەزانەکەت نەوتووە لەبەرچی والله نازم من خم است حتی من که زوجر آوازدانه کانی خوش من فیلم الان آبان عادی فلان گویی که ولی خوی آوازکی خوی تیاری تلا بونه ایرادی میخوایم. یه مشروعی جانه چی شاید بختور بود خواستم نگه دارم. همیشه شاید سکوتو ملکینایی بدی هنانی همو یا آماده کردن. خواست بگویم. سریش تو منو پیمانگه هنر جوانه کان سی با آبان زمان بخشی. پیمانگه زوجتی به من بخشی.
سەرەتای هەموو شتەکان کە بەڕێنی بەخشی بێ گەورەیە دوای خۆشەویستیە ڕێز و وەفایە چکە من لە ڕێگەی پەیمانگاوە توانیم بگەمە ئەو دەرەجەی کە ئێستایان لە ڕێگەی پەیمانگاوە بە زۆر شت ناسەمدا لە ڕێگەی پەیمانگاوە چوونە سەر ئاستێکی هونەری باش کە بتوانم بەو ڕێگەیە بڕۆم و چەندین کەسێک کە تا ئێستانە متاوای شەکانمانەکە و دەست خۆشکەریمانێفی هەموو لە ڕێگەی پەیمانگاوە. ئەی لە بوارەکەی خۆتدا وەکو بەشی شێوەکاری بە شێوێژی گشتی چالاکیشان چی بوو لەو بەخی خۆت؟ چالاکیەکانی شێوەکاریم هەر لە سەرەتای پەیمانگامە و من هەموو فستیڤاڵەکان چالاکیم هەبووە چالاکی باشیشمە بۆ چکە لێک هەبوو لە قوتابیە چالاکەکانی پەیمانگا بە حەز و ئارزوو خۆش لەو بەشە دڵبژان بێگومان حەز و ئارزووەکانی خۆم لە سەرەتای کارکردن بڵێ لە سەرەتای مناڵیمەوە چۆن هەموو کەسێک بێڵێ هەر حەز و ئارزوم هەبوو لەگەڵ وێنە کێشان بەوەستم حەز و ئارزووی خۆم چوومەتە بەشی شێوەکاری و تا ئێستانە چەندین کاری هاوبەشی و چەندین پێشانگای هاوبەشیم هەیە لەگەڵ هەموو هونەرمەندە بەتوانە باشەکانی ناو شاری سلێمانی و دەرە و هەروەها چەندین پێشانگای باش بۆ هەموو بۆنە و مناسبەکان و یادی خانمان و یادی ئەنفال و ئیتر چەندین بۆنە و مناسبات هەیە کە لە کاتی خۆیان لێسە هەمووی بەباشی لەبینێت چکە زۆرە چەندین پێشانگا هاوبەشیەکانی هونەرمەندانی کردنەوەی فستیڤاڵەکانی شێوەکاری چەندین کار هەبوو کە بەشەین کردووە پێشەنگایکی هاوبەشیم لەگەڵ خانم هونەرمەندێکا کردوانێک بۆ جیهانی مناڵان بۆ ینی کاری مناڵان ئەو کارێکی زۆر جوان بوو تازەگەریەکی زۆر جوانی پێوەدیار بووە زۆر بووە جێی سەرسوورمانی زۆربەی هونەرمەندان و زۆربەی کەسان چکە ئەو کارە تا ئێستا زۆر بەدەگمەن لە کوردستانەکە باسی مناڵان کردی لەوە نەکردێتەوە کە گۆرانێکیش بۆ مناڵان بدەن وەڵڵاهی بڵێم چی مەگە شتێک سەرنجی من زۆر ڕاکێشە خۆت شتێکی وای بێت کە حەز بکەم خۆم بە حەزی خۆم بە تایبەتی گوانی کامۆ بڵێم هەچانە من کارم کردووە ئێستا بۆ بەرنامەی ئەلفبەی کوردی کورسات کاری بیدایی بەرنامەکە گوانیەکەی بادینیە من بۆ میتون بۆ مناڵان بەڵام لەگەڵا من ئێستا خۆم لە گۆڤاری پەپولیا کارەکەم من وەکو کاری مۆتیف کارەکەم یاخۆ بێنەکان من ڕسمیانەکەم و بۆیان لەسە چیرۆکەکان ئەمە بەڕێسێرۆخان سەرپەرشتێکە گۆڤارێکی مناڵانەیە ماڵانە دەرەچێت ئەم لەو گۆڤارە من وەکو ئەندامێک کارەکەم ئەوە بۆ مناڵانەوە یاخود من ئەو کارانێکی یەکەم ئەوەش بۆ مناڵانەوە شەر خزمەتێکە بە مناڵانی کورتی یەکەم شەدەم لە ڕێی گۆرانی بێ من لە ڕێی شێوەکاری و خزمەتیان بەڵێ ئەی هەمووی کوڕت لای پرسیان بێ کە خاوەن یەک مناڵی خۆشەویست ئەلێن خۆی حەمەدیان ناوی ئەلەندە ئەلەند زۆر شت بۆم نەگەێنێ یعنی بەڕاستی بۆشایەکی زۆر زۆری بۆم کردوێتەوە و ئەو بۆشایە زۆری کە ئەوسا هەم بوو ئێستا ئەمەنەم لێ زیە ینی دایمەی خوا مەشغوڵی ئەوم بەڕاستی جوانی لای من دروست کردووە قەرەباڵغی لای من دروست کردووە خۆشەویستێکی هێزگار زۆری لای من دروست کردووە وای لێکردم کە تووڕەش بم ینی بە هەموو شێوەیەک ئیتر بێمەوە سەر ئاسایی ینی هیچ تووڕەبوونێکم تیا مەوجود نییە ئەنی تر زۆر شت هەیە کە مناڵ جوانی ژیان بە مناڵەیە بەڕاستی ئەنی زۆر کات هەرچی شتەکان لە خۆشەویستی بەوەنی مناڵەوە بەلای شتێک ئاڕۆم کە جوانە مناڵانەی من خۆم حەزیەکەم بەی کوڕێکم هەیە مناڵە و حەزیەتیانی وای لێکردون کە زۆر شوێن هەیە چونکە ئەو حەزیەتی بێ بچین دانیشین چەندها کاتەکانی خۆمان بەسەر بین بەس بە خاتی ئەوی تۆزێ ئیساحەت کە تۆزێ تام و چێژ لەو شوێنە وەربگرێت عنی بەڕاستی جوانی حیاتی ئێمە ئێستا بە ئەلەندەوە دوا پرۆژەی هونەریدا ئێستا سەرقاڵی چ لە ئێستادا وەکو تیپی هونەری میلی بەنیازی سەفەرێکی بۆ دەرەوەی ئینشەڵڵا ئەگەر بکرێت خۆمانی وابزانم بۆ ئەڵمانیا یان پۆڵۆنیا یەکێک لەو دوانە خەریکی خۆمادەکردین بۆ ئەو فستیڤاڵەیە دواتریش خەریکی سێدەیەکی هونەریم کە ئەویش خۆی لە چەند بەرهەمێک بێتەوە لەوانەیە بەرهەمەکان 7 بۆ 8 بەرهەم بن چەند ئاوازدانەرێک کاریتیا کردووە چەند هۆنراوە کاریتیا کردووە بەڕێز فەیدون عەبدولبەرزنجی و کاری شاری بۆ نووسیوە بەڕێز کاک حەما عەزیز شاری بۆ نووسیوە بەڕێز کاک ئەحمەد محەممەد شاعر هەروەها بەڕێز کاک عەرفان ئەحمەد هەروەها زۆر لە شارانی کە شاریان تانووسێت بەسی تر زۆر تاکید نیم لە بەرهەمەکان کامیدا ئەندێ هەروە ئاوازدانەکان بەڕێز هونەرمەندی بەتوانە و برای خۆشەویستم کاکداری قەرداخی کاری ئاوازی بۆ کردوم هەروە بەڕێز خاتون نەوشین محەممەد هەم کاری هەنراو هەم کاری ئاوازی بۆ کردوم هەروە بەڕێز مامۆستا سەلاحڕۆ هەروەها بەڕێز کاک خەلیل عەبدوڵڵا کارەکان فۆلکلۆری تایە لەوانەیە حەیرانی تیا بێ لەوانەیە مەجموعەیە بەرهەم خوێندووە دوایەوە بەڕێز کاک نیاز نووری
کاری ئاوازی بۆ کردوم یعنی زۆرن لە هونەرمەندەکان و شاعرەکان کە کاریان تیا کردو بەس زۆر دیاریکراونی لەوانێ دوایی بەرهەمەکان هەڵبژار دەبن نازانم کام کارانە بەتەواوەتی تیاوێ و پرۆگرامێکی تریش هەلە بەردەما هەیە ئەویش کاری سێدەیەکی ترە لە شاری دۆکی خۆشەویست ئەویش سێدەکە زیاتر خۆی لە چەند بەرهەمێکە گرێ لەوانەیەش حەوت بۆ هەشت بەرهەم لەوانەیە دە بەرهەمیش بێ کارەکان زۆربەی لەوانەیە بادینیشی تیار سۆرانیشی تیار بە هەردوو لە چەوتاڵەجێش و خواردم ئومێدەکەم میشەکان باشی بڕواوە تا ئێستا چەند کارێکیش لەوێ کراوە بەڵام ئەوە کارە سەرەتاییەکانمە چونکە ئەمساڵ بیرمان لەوە کردوێتەوە لەگەڵ بەڕێزان کارک لەگەڵ بەڕێزان دەنگ و ڕەنگ ستۆدیۆی دەنگ و ڕەنگە کار ئەماد و برادەرەکانیان ئەوان ئیشەکانمان بۆکەم لەوانەیە کاری چەند ئاوازدانەرێکی تیابێت و لەوانەیە کارکردنی براهیمیش کاری ئاوازدانانی تیاکە کارکردنی براهیمی گوانی بێش بۆ چەند کەسێکی تیا من تا ئێستانە نازانم بکێن چونکە بەڕاستی کارەکان سەرەتا خۆیان لێوە ئیشم بۆکەن من تا ئێستا ئاگادانی ئیشەکان تا چەند ڕۆژتۆ و کێشی تیا کرد و ئاواز و ئەباخەن ئێمە لە کۆتایی دێژ شتێکمان نەماوە دەستخۆشی لە هەموو کارە هونەرەکانی بەڕێز دەکەین ئەگە بەڕێز دەر سەرنج و تێبینی و پەیامێکردمایە بۆ بەرنامەی ژوانی هونەرمەندان و بۆ بێرانی خۆشەویست من زۆر سپاسی واکەم بەڕێستانەکان کێشا و زۆر لیلاک و ماندوم کردن ئەمڕۆ وە سپاسی هەموو ئەرکەکانی پێشوشتانەکەم کە زۆر کارپێنیتانە کرد و بەس کاتەکەمان بۆ نەئاڕاستاکە بەیەکۆیە بگری بەڵام زۆر سپاس جوانی هونەرمەندانەکەمە کە هەموو کات هیلاک بن بەدەست هونەرمەندان و هونەردۆستانە کە کاریان بۆکەن و پێم خۆشە هەر لێرەوە سپاسی خۆم بە هەموو بینەران و گوێگران دوای ئەوە هەچ قسێ یاخود هەچ شتێک کە منت بێتم و ئانلینی گەران بوون پێم خۆشە گلەی جێ بێڵم و دواتر ئەگەر قسە پێ قسەی باشی شەکە و خراپی شەکێ و داوای لێبوردنەکەم لە هەموو کەم و کۆڕیەک لە بەرامبەر بە هەچ کەسێ قسەم کردیان هەچ دەستگایە هەچ شوێنێ بێ چونکە بەڕاستی زۆر کات ئینسان کە ئەکەوێتە سەوێ قساکە زۆر کات قسە شەکات و لە زۆر کات لە ئەوانەی ناخی دڵێتی هەرچۆنێ بێ کە خەڵکی ڕێژەی دوایی کە هەستەکان مەجموعەیە کەس دڵێ لێ عاجزە بێ یاخود نیگەرانە بن پێی من پێم خۆشە هەر لێرەوانێ کەس لێم عاجز نەبێ و ئەو قسانی کە منیش کردومە پێم خۆش بووە بیخەمەڕ و لەوانەیە من بە هەڵە شاش بێتم و لەوانە شخصەکانی من تا حەدێک حەقیانەت بێتن و زۆر سپاسی هەموو لایەکانەکەم کە کاتەکانی خۆتان لەگەڵ ئێمە بەسەر بن سپاس بۆ ئێوە خۆشەویستان لێرەدا و بەم شێوەیەتی نەکۆتایی بەرنامی ئەمساڵ تا بەرنامە دیدار ژوانێکی تر بەخواتان دەست هەر شاد و سەرکەوتوو بن خواتان